تریش پامنێرانمان وەردەگرین لە شارەکانی کوردستان هەرێکە لە هێرش قادر لە هەولێر و هەروەها ژاڵە محەممەد لە سلێمانی. هێرش سڵاوت لێبێت دوایین زانیاریەکان لای تۆ چییە؟ نرخی غاز لە هەولێر چەندە ئێستا و هەروەها پێشتر چەند بووە؟ بەڵێ زیرە دیارە من ئێستا لەو شەقامم کە یەکێکە لەو شەقامانەی زۆرترین غازفرۆشی شاری هەولێری تێدایە کە شەقامی نێوبازاری تێراوایە. لەم شەقامەدا پێشتر غاز بە 7500 دینار بووە، پێش 15 ڕۆژ بە 6500 دینار بووە، بەڵام لە دوای ئەوەی کە لە حکوومەتی عراقیش غاز گران بوو لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عراق لە هەرێمی کوردستانیش بوو بە 7500، بەڵام ماوەی 3 ڕۆژ دەبێت لە ئێستادا و لە نیو شاری هەولێردا لە گەڕەکێک بۆ گەڕەکێکی تر نرخی غازەکان دەگۆڕێت. لەم شەقامە لە پشتی منەوە لە ئێستادا غاز بە 15000 دیناری عراقیە دەڕۆیتە ئەو لاوە شەقامێکی دیکەی لێ بە 20000 و لە هەندێک شوێنیش بە 25000 دیناری عراقی غاز فرۆشاوە. واتە نرخی غاز لە نێو شاری هەولێردا و لە گەڕەکانی شاری هەولێردا جیاواز و تا ئێستایەکی نەگرێتەوە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە وەکو غاز فرۆشان ئاماژەی پێ دەکەن هەرچەندە ئێمە هەوڵماندایەکی چیان بەردەم کامێرا قسە بکەن، بەڵام خۆیان دەڵێن ناتوان قسە بکەن لەبەر ئەوەی ئەوان دەچن غاز وەرەگرن لە کارگەکان، بۆیە ناتوان قسە بکەن لەوانەیە دواتر غازیان نەدرێتێ. دەڵێ ئەوانەی ئەو وەکیلانەی لە نێو کۆمپانیاکان و لە نێو کارگەکانەوە غاز دێنن بە نرخێکی کەمتر دێنن، بەڵام لێرە دەیفرۆشنەوە پێشتر ئەو وەکیلانە بە نێو شەقامەکانی شاری هەولێردا بە ئۆتۆمبیل دەگەڕان و غازەکانیان بە 7000 یان 6000 دەفرۆشتەوە، بەڵام ئەمڕۆ دێن وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن لەم شەقامانەی دەیفرۆشنەوە بە خاوەن دوکانەکان بە 10000 بۆ 12000 و خاوەن دوکانەکانیش 2000 زیادەی دەخەنە سەری دەیفرۆشن بە 14-15000 لە هەندێک شوێنی دیکەدا بۆ بە 20000. ئەمەش کاردانە و ناڕەزایی هاوڵاتیانی لێکەوتێتەوە، بەشێکی زۆر لە هاوڵاتیان ناڕەزایەتی دەرەبڕن، ئاماژە بۆ دەکەن ناکرێت نرخی غاز لەم قەیرانەدارەیەدا بەو شێوازە بەرز بێتەوە. ئێمە پەیوەندیمان بە سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان شێرکۆ جەودەر لە پەرلەمانی کوردستانەوە کردەوە، ئاماژەی بۆ کرد لە ئێستادا کارگەکانی غاز لە هەرێمی کوردستاندا سیانەی ساڵانەی خۆیانەکەن، پێداچوونەوە بە غازەکانی و بە کارکەیانی خۆیان دەکەن و هیچ کەم و کورتێکیان نەبێت لەم ماوەیەدا چاکی دەکەن، بۆیە ساڵانە لەم کاتەدا ئەم ئەزمەیە دروست دەبێت لە هەرێمی کوردستاندا و هەندێک خاوەن دوکان و هەندێک خاوەن بڵین وەکیلانی کۆمپانیاکان ئەمانە بە هەڵدەقۆزنەوە نرخی غازەکان زیاد دەکەن. ئەمە بەپێی یاسا ڕێگە پێدراونیەوە ئەو ئاماژەی پێکرد هەر کەسێک ببینرێتەوە لە هەر شوێنێکە ئەمە هەبێت سەرچاوی ئەوەی کە غازەکەی گران کردووە ئەوان ئیجراعاتی یاسایی لەگەڵدا دەکەن و وەکو پەرلەمانی کوردستانیش دەیدەنە دادگا، لەبەر ئەمە ڕێگە پێدراونیە چونکە لە ئێستادا غاز بۆ شێوازە کەمی نەکردووە، بەڵکو غاز هەیە بەڵام غازەکە هەیە نرخەکان بەرز کراوەتەوەش بەهۆی ئەوەی کە لە بینی دوکاندارەکان و کۆمپانیاکاندا وەکیل هەیە، ئەو وەکیلە وای کردووە کەوا غازەکە گران بێتەوە و نرخەکە بە نرخێکی جیاواز دەفرۆشێتەوە بە دوکاندارەکان. بەڵێ سپاس بۆ هێرش قادر، سپاس بۆ زانیاریەکانە ڕاستەخۆ لە شاری هەولێر لەگەڵمان بووی. دەچینە لای ژاڵە محەممەد لە سلێمانی. ژاڵە سڵاوت لێبێت وەک پەیامنێرمان هێرش قادر ئاماژەی بەوە کرد کە لە ماوەی 2 ڕۆژە لە هەولێر نرخی غاز بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە، گەیشتۆدە 14-15000 تەنانەت لە هەندێک شوێن بە 20000 دیناری عراقی دەست دەکەوێت. بزانین لە سلێمانی نرخی غاز چەندە و کەمبوونەوەی و هەروەها بە شێوەیەکی ئاسان دەست دەکەوێت؟ بەڵێ زرێبار ئێمە وەک هێرش ئاماژەی پێکرد لە دوای جەولەیەک بە ناو گەڕەکەکانی شاری سلێمانیەوە پرسیار لە هاوڵاتیان بۆی کە ئایا لە ئێستا گرفتی غازیان هەیە یان نا. بەڵێ ئەو گرفتەش لە سلێمانی هەیە، بەڵام گرفتەکە وەکو شاری هەولێر زۆر بەرچاو نییە. ئەمە شۆکارەکەی بۆەوە گەڕێتەوە کە وەک چۆن هێرشیش ئاماژەی پێکرد ئێمە پەیوەندیمان بە ئەندامێکی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد و ئەویش ئاماژەی بەوە کرد کە لە ئێستاە بەهۆی سیانەکردنی کارگەکانی غازەوە غازی ماڵان لە ئێستا غازی شلی ماڵان ڕووی لە کەمی کردووە، بەڵام هۆکارێکی کەشی باس کرد کە ئەویش لەوەدایەکە لە ئێستادا جگە لەو هۆکارەی کە هەیە وەکو سیانەکردنی کارگەکانی پارێزگای سلێمانی، هۆکارێکی تریش ئەویش ئەوەیە کە غازی شلی ماڵان لە ئێستاە لە پارێزگای سلێمانیا بە وڵاتانی دەوروبەریش ئەفرۆشێت، واتە ئەمە بووەتە هۆی ئەوەی کە تا ئاسێک غاز لە شارەکانی لە پارێزگای سلێمانیا کەم ببێت. لەگەڵەوەشە پرسیارمان لە بەرسەرۆکی لیژنەی چاودێری بازرگانی لە شاری سلێمانی کرد کە ئایا ڕێکارە یاساییەکان ئەگیرێتە بەر بۆ ئەو کەسانەی کە لەم کاتەیە کە گرفتی کەمی غاز هەیە وەکو گرانفرۆشی لەلایەن ئەو غازفرۆشانەوە. ئەویش ئاماژەی بەوە کرد کە بەڵێ ئەوان توانیویانەوە خۆی ئەڵێ کۆنتترۆلی ئەو دۆخە بکەن و نرخی غاز لە شاری سلێمانی تا ئێستا جێگیرە، هەرچەندە لە هەندێک شوێن و هەندێک ناوچە وەکو فلکەی مامەڕیشە کە فلکەیەکە لە یەکێ لە گەڕەکانی شاری سلێمانی گەڕەکی شارەوانی و بەو ناوە ناسراوە
لەو دوکانەی کە غازفرۆشانی لێ لە ئێستا حالیان کەمی غاز هەیە واتە ئەوانیش تا ئاسێک لێیان لەوە هەبوو کە لە ئێستاە لەلایەن لیژنەکانی چاودێریەوە چاودێریەکی توندیان لەسرە بۆەوەی کە بزان ئایا غاز چۆن نەفرۆشرێ بە خەڵک هەر بۆیە لەلایەن ئەوانیشەوە لە ئێستا غاز کەمە بۆ فرۆشتن بۆ هاوڵاتیان هەرچەندە پێ دەچێت وەکو چۆن باسییان لێەوە ئەکرد هاوڵاتیانی ئەو دەوروبەرە هەندێک لەو دوکاندارانە چاوەڕێی ئەوە ئەکەن کە غاز کەم بێت و ئەوان بتوان بە نرخێکی گرانتر غازەکە بفرۆشن بەتایبەت کە لە ئێستا لە بەرە جەژنانی جەژنی قوربان و خەڵک پێویستی بە هەندێک پێداویستی وەکو غازی شلی ماڵان هەیە لە ئێستاە زرێبار نرخەکەش تا ئێستا جێگیرە پێشتر نرخی غاز لە شاری سلێمانی بە 6250 دینار بوو بەڵام لە ئێستاە بۆتە 7250 لە هەندێک شوێن ئەلبەت بەم نرخە ئەفرۆشێت وەکو هاوڵاتیان ئاماژەیان پێکرد کە دوێنێ غازیان کڕیەوە بە 7250 بەڵام دوکاندارەکان باس لەوەکەن کە تا ئێستا ئەوان نرخەکانیان جێگیرەوە گۆڕانکاری بەسەر نرخەکەیان نەهاتووە بەڵام دوو هۆکاری سەرەکی کە وەک باسم لێوە لە شاری سلێمانی و پارێزگای سلێمانیە کە بووەتە هۆی کەمی غاز یەکێکیان سیانەکردنی کارگەکانی غازی شلە لە غازی شلی ماڵانەوە دووهەمیشی کۆمەڵێ لەو بەرهەمەی کە لەو کارگانە دروست دەبێت و پێگەهێنرێت دەفرۆشرێت بە وڵاتانی دەرەوە یاواتە دەوروبەر و دراوسەی سنووری پارێزگای سلێمانی تر ئەمەش ئاماژەی بەوە کرد ئەندامی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەو کارش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کرێواتە لەلایەن ئەو بەڕێوەبەرایەتیانەوە ناکرێت کە غاز ئەفرۆشن. سپاس بۆ تۆ ژاڵە محەممەد لە شاری سلێمانی بەڵام لەگەڵمان بمێنەرەوە دەچینە شاری دهۆک بێوار حلمیمان لەگەڵایە بێوار سڵاوت لێبێ بزانی زانیاریەکان لای تۆ چییە بە هەمان شێوەش لە شاری دهۆ کەمبوونەوەی غاز بەدی دەکرێت و هەروەها بەرزبوونەوەی نرخی غاز لەوێش بەدی دەکرێت؟ بله اف دموا جی باش بیتن می بید آماجا پی چنده بدم کو جدار سرکی اینان غازی به پارێزگاه دو که هر دو باجر سلیمانی و کرکوک بجین روزانه نزدیکی 8 تریل جوانا 4 تانکرش سلیمانی و 4 تانکر دی جکرکوک تاتن هر تانکر بەڵێ وا دیارە دەنگی باش ناگاتە لامان بەردەوام دەبین لە هەواڵەکان دوێنێ سێم حاجی